جوانترین و ڕازاوترین سڵاوتان پێشکەش بینەرانی خۆشەویستی بەرنامەی لاپەڕەی حەوت لە بەرنمەیەکی دیکەوە بە چەندین تەوەر و باسی دیکە بەڕێ هاوکارانم بووینەوە میوانی ماڵەکانتان هیوادارم کە تا کۆتایی هاوڕێی ئەم بەرنمەیە بن. بە بۆنەی 26 ڕێبەندان ڕۆژی ئاشکرابوونی خەباتی کۆمەڵە ڕێوڕەسمێک لە ئۆردوگای ناوەندی کۆمەڵە بەڕێوەچوو. ڕۆژی شەما ڕێکەوتی 25 ڕێبەندان کاتژمێر 2 دوانیوەڕۆ لە ئۆردوگای ناوەندی کۆمەڵەی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران ڕێوڕەسمێکی بەشکۆ بە بەشداری پێشمەرگە و کادر و ئەندامانی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە و هەروەها چەند ئەندامی پارلەمانی کوردستان و چەند لایەنی حیزبی و کەسایەتی سیاسی بەڕێوەچوو. بەم جۆرە ساڵوەگەڕی گیانبەخکردنی کاک حەمەحسێنی کەریمی لە دامەزرێرانی کۆمەڵە و ئاشکرابوونی خەباتی کۆمەڵە بەرز ڕاگیرا. راپۆرتی هاوکارم لەم بارەیەوە ببینن. بە بۆنەی 26 ڕێبەندان ڕۆژی ئاشکرابوونی خەباتی کۆمەڵە ڕێوڕەسمێک لە ئۆردوگای ناوەندی کۆمەڵە بەڕێوەچوو. ڕۆژی شەممە ڕێکەوتی 25 ڕێبەندان کاتژمێر 2 دوانیوەڕۆ لە ئۆردوگای ناوەندی کۆمەڵەی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران ڕێوڕەسمێکی بەشکۆ بە بەشداری پێشمەرگە و کادر و ئەندامانی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە و هەروەها چەند ئەندام پارلەمانی کوردستان و چەند لایەنی حیزبی و کەسایەتی سیاسی بەڕێوەچوو. بەم جۆرە ساڵوەگەڕی گیانبەختکردنی کاک حەمەحسێن کەریمی لە دامەزرێنەرانی کۆمەڵە و ئاشکرابوونی خەباتی کۆمەڵە بەرز ڕاگیرا. سەرەتای ڕێوڕەسمەکە بە سرودی بانگەواز سرودی ڕەسمی کۆمەڵە و چەند ساتێک بێدەنگی بۆ ڕێزگرتن لە یادی ڕێبەری گیانبەختکرد و کاک حەمەحسێن کەریمی و سەرجەم شەهیدانی کۆمەڵە و هەروەها ئەو ڕۆڵە قارەمانانەی کە لە بەرەکانی شەڕ دژی هێزەکانی داعش شەهید کراون دەستی پێکرد. دواتر بەڕێز عەبدوڵڵا موحتەدی سکرتێری گشتی کۆمەڵە وتارێکی پێشکەش بە بەشداربووان کرد و لە بەشێک لە وتارەکەیدا دەستخۆشی کرد لە هێزی پێشمەرگەی کوردستان کە لە هەموو بەرەکانی شەڕی نەتەوەی کورد لەگەڵ دوژمنانی بە تایبەتی ئەو پێشمەرگانەی کە لە شەڕی دژی داعشدان و دواتری ژیادێکی کرد لە کاک حەمەحسێن کەریمی وەک یەکێک لە ڕێبەران و دامەزرێنەرانی کۆمەڵە و پاشان ئاماژەی بە هەوڵ و کاریگەریەکانی لەسەر بزوتنەوەی هەقوازانە و ئەداڵەتخوازی کوردستان کرد و سوپاس و ماندوونەبوونی لە هاوڕێیانی تەشکیلاتی نهێنی کۆمەڵە بە بۆنەی چالاکیەکانیانەوە کرد و ماندوونەبوونی و دەستخۆشی کرد لە خۆڕاگری زیندانیانی سیاسی و چالاکانی مەدەنی و هەروەها 26 ڕێبەندانی پیرۆزبایی کرد لە بنەماڵەی سەربەرزی شەهیدان پێشمەرگەکانی کۆمەڵە و زیندانیانی سیاسی کەم ئەندامانی سەنگەر و بەگشتی بزوتنەوەی گەلی کورد. کاک عەبدوڵڵا موحتەدی لە درێژەی قسەکانی داوێ ڕای ئاماژەدانێک لەسەر نەهامەتیەکانی گەلی کورد لە ساڵی ڕابردوودا و هەروەها دەستکەوتەکانی گەلی کورد لەو ساڵەدا لە درێژەی قسەکانی داوتی کوردی ڕۆژهەڵات و کۆمەڵە لە خەبات و پشتیوانیکردن لە پارچەکانی دیکەی کوردستان ڕانەوەستاون و ئەوەی لە دەستیان هات بۆ پاراستنی خاکی کوردستان لە بەرەکانی شەڕی دژی داعش بەڕێوەیان برد. بەڕێز عەبدوڵڵا موحتەدی لە بەشی کۆتایی وتەکانیدا ڕوو بە بەشەکانی دیکەی کوردستان وتی ئێوە دۆستان و هاوڕێیان و هاوخەباتانمان لە کوردستانی باکوور و ڕۆژاوا و باشوور کە ئێمەتان ئێمەی کوردی ڕۆژهەڵاتان لە هەموو خۆشی و ناخۆشیەکان لە هەموو ئێش و ئازارەکان لە هەموو دەستگرۆی و هاوپشتیەکاندا لەگەڵ خۆتان و لە سەنگەری پاڵ خۆتان دیوە ئێرانمان لێ مەکەن بە دۆست و هاوپەیمان. دۆست و هاوپەیمانی ڕاستەقینەی ئێوە ئێمە بووین و ئێمەین. ئێش و ئازارەکانمان تێبگەن ڕێز لە خەباتەکەمان لە مێژوومان لە ویست و ئیرادەی کۆمەڵانی خەڵکمان لە سەروەریمان و لە سەربەخۆییمان بگرن و لە خەباتی ئەو ڕۆو داهاتووماندا هاوپشتیمان بکەن. بە دوای وتەکانی سکرتێری گشتی کۆمەڵە لەلایەن گروپی مۆسیقای لۆڕ سرودی ئەی شەهیدان و چەند سرود و گۆرانی دیکەش بە دەنگی کاک میدیا حسێن پێشکەش بە بەشداربووان کرا. پاشان و لە درێژەی ڕێوڕەسمەکەدا پەیامی ڕێکخرا و حیزب و لایەنی سیاسی و مەدەنی و هەروەها کەسایەتیە سیاسیەکان خوێندرایەوە و لەو پەیامانەدا پیرۆزبایی 26 ڕێبەندان لە پێشمەرگە و ئەندام و ڕێبەرایەتی کۆمەڵە و خەڵکی کوردستان کرا و هەروەها لەلایەن ڕێکخرا و کەسایەتیە سیاسیەکانەوە دەستخۆشی لە هێزی پێشمەرگەی کۆمەڵە بە بۆنەی بەرگریکردنی لە خاکی هەموو پارچەکانی کوردستان بە تایبەتی لە شەڕکردنی هێزی پێشمەرگەی کۆمەڵە لەگەڵ داعشدا
لە باشوور و ڕۆژاوای کوردستان کرا و هەروەها چەندین پەیامی دیکەش بە بابەتی جیاجیاوە خوێندرایەوە. دواتر پەیامی تەشکیلاتی نهێنی کۆمەڵە زاگرۆس لەلایەن موختار ئەحمەدیەوە خوێندرایەوە. مەراسمەکە بە خوێندنەوەی پەیامی هاوبەشی لاوان، ژنان و خوێندکارانی ڕۆژهەڵات و شێعر و هۆنراوە کۆتایی پێهات. بەڵا بەڕێزان، ئەگەرچی لەم بەرنمەیەدا ناکرێت بە تێر و تەسەلی لەسەر مێژوو ڕۆڵی کۆمەڵا لە بزوتنەوەی ڕزگاری خوازانەی گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان بدوێن، بەڵام جێگای وەبیرهێنانەوەیە کە لە ڕاستیدا کۆمەڵا ئەو هێز و ڕەوتەیە کە بۆ وەڵامدانەوە بە پێداویستی سیاسی و کۆمەڵایەتیەکانی سەردەمی خۆی و لە ناخی کۆمەڵگەی کوردستان هەڵقوڵاو هاتە دەر. کۆمەڵا هێزێک بوو کە هەر زۆر زووزانی بۆ پێشکەوتنی شۆڕش و بەدیهاتنی ئاوات و خەونەکانی گەلی چەوساوی کورد دەبێت چەندین گۆڕانکاری بنەڕەتی لە چوارچەوەی خواست و کردەوەی بزوتنەوە بێنێتە گۆڕێک کە نمونەی بەرچاوی پەنابردن بۆ خەباتی مەدەنی لەلایەک و بەشداریکردنی ژنانی خۆڕاگری کورد لە هەموو بەشەکانی خەبات. لەلایەکی دیکەوە ئێستا لە کاتێکدا کۆمەڵەی شۆڕژگەری زەحمەتکێشان ڕێڕسمی 26 ڕێبەندان بەڕێوە دەبات کە ناوچە و جیهان لەگەڵ ئاڵوگۆڕ ڕووداوی کاریگەر و بنەڕەتیدا بەڕۆڕوویە. لە کاتێکدا بە باوەڕی زۆرێک لە کارناسان نەخشەی ژیئۆپۆلیتیکی ناوچەکە بەرەو گۆڕان دەڕوات. کورد بۆ یەکەم جار لە مێژووی سەردەم وەکو هێزێکی گرنگ و کاریگەر سەیری دەکەن و تەنانەت لە چوارچێوەی ئێرانیشدا ڕۆژهەڵاتی کوردستان وەکو مەکۆی شۆڕش دژی دیکتاتۆریەت لە سەرانسەری ئێران ڕەچاو دەکرێت و تا هاتووە ڕۆڵی کورد بۆ کۆکردنەوەی هەموو هێزە سێکۆلار و دموکراسی خوازەکان بەرچاوتر و گرنگتر و پڕبایەختر لەبەر چاوگیراوە و بەراورد کراوە. لەوەها هەلومەرجێکدا کۆمەڵەی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران توانیوێ زیاتر و هوشیارتر لە جاران لەگەڵ ڕووداوەکان هەڵسو کەوت بکات و ببێت بە پەنا و مەرجەعێک بۆ هەموو هێزی ئازادی خوازەکانی ئێران. تەنانەت ڕۆڵی حیزبەکەمان لە کۆنگرەی نێتەوە فێدراڵەکانی ئێران بەرز دەنرخێت و یەکێک لە هەوێنەکانی مانەوە و چالاکی ئەو ناوەندا بۆ پێکهێنانی ئێرانێکی سێکۆلار دموکرات و فێدراڵە. دەچینە سەر هەواڵێکی دیکە و گەڵاڵەی بودجەی 824,000 ملیاردی ساڵی 1394 لە کاتێکدا پەسەند کرا کە قسەکان لەسەر نرخی نەوت و هاوسەنگی ئەو گەڵاڵەیە لەگەڵ اقتصادی مقاومەتی هەروە بەردەوامە. لە دووهەمین جەلسە لە یەکدانەوەی گەڵاڵەی بودجەی ساڵی 94 کە لە کۆتاییدا بە 152 دەنگی ڕازی 43 دەنگی مخالف و 13 دەنگی بێلایەن پەسەند کرا. دەوڵەتی ئێران ڕایگەیاندووە کە ئەم گەڵاڵەیە تا ڕادەی 1/3 لە داهاتە نەوتەکان پێک دێت ئەگەرچی سەرڕای بەسراوە نەبوونی بودجە بە نرخی نەوت با ڕێژەی ساڵان نییە و باوتەی خودی کاربەدەستانی دەوڵەتی ڕۆحانی بەسراوە بوونەکە بە داهاتی نەوت 1/3ە. بەڵام ئێران لەگەڵ مەترسی جددی کورتهێنانی بودجە بەڕۆڕوویە. ڕاپۆرتێک لەم بارەیەوە ببینن. ئەڵەی بودجێ 824,000 ملیاردی ساڵی 1394 لە کاتێکدا پەسەند کرا کە قسەکان لەسەر نرخی نەوت و هاوسەنگی ئەو گەڵاڵەیە لەگەڵ اقتصادی مقاومەتی هەروەها بەردەوامە. لە دووەمین جەلسەی لێکدانەوەی گەڵاڵەی بودجەی ساڵی 94 کە لە کۆتاییدا با 152 دەنگی ڕازی 43 دەنگی مخالف و 13 دەنگی بێلایەن پەسەند کرا. دەوڵەتی ئێران ڕایگەیاندووە کە ئەم گەڵاڵەیە تا ڕادەیەک لە 3 لە داهاتە نەوتیەکان پێک دێت ئەگەرچی سەرڕای بەسراوە نەبوونی بودجە بە نرخی نەوت بە ڕێژەی ساڵان نییە و بەوتەی خودی کاربەدەستانی دەوڵەتی ڕۆحانی بەسراوە بوونەکە بە داهاتی نەوت 1/3ە. بەڵام ئێران لەگەڵ مەترسی جددی کورتهێنانی بودجە بەرەو ڕوویە. هەروەها کۆمیسیۆنی بەرنامە و بودجەی مەجلیس لە کۆتایی سەرماوەزی ئەمساڵ داوای لە دەوڵەت کردبوو نرخی نەوت لە بودجەی ساڵی 94 ئێران بەپێی نرخی نەوتی $60 ئامادە بکرێت و بە بەرزکردنەوەی ماڵیات و فرۆشی ئەوراقی مشراکەت کورتهێنانی داهاتە نەوتیەکان قەرەبوو بکاتەوە. دەوڵەتی ئێران بڕیارە کورتهێنانی داهاتە نەوتیەکان و هەروەها کورتهێنانی بودجەی با کەمکردنەوەی بودجێ عمرانی و ڕاگررتنی بەوتەی ئەوان پرۆژە ناپێویستەکان پێداچوونەوە بەدانی یارانەکان بکات و نرخی گاز و ئاوبرق بەرز بکاتەوە. ئەو پلانەی دەوڵەت بۆ قەرەبووکردنەوەی کورتهێنانی داهاتە نەوتیەکان لە ڕاستیدا گوشاری ڕاستەوخۆ خستنە سەر خەڵکە و
ئەگەری ئەوە هەیە لە ساڵی داهاتوو بە بەرزبوونەوەی قەیرانی ئابووری و بەکردەوە دەرهێنانی ئەو بەرنامەیە دەوڵەت کوالیتەی ژیانی خەڵک بە شێوەیەکی مەترسیدار دابەزێت و خەڵک لەگەڵ کێشەگەلی تازە و جدی ڕوبەڕوو دەبنەوە. ئەوە لە کاتێکدایە کە ئێلیاس نادری یەکێک لە ناڕازیانی ئەو گەڵاڵەیە ڕۆژی یەکشەممە 26 ڕێبەندان لە دژایەتی لەگەڵ گەڵاڵەی بودجە ڕایگەیاند. هیچ پەیوەندیەک لە نێوان بودجەی ساڵی 94 و سیاسەتەکانی ئیقتسادی مقاومەتی بوونی نییە و لە کردەوەدا ئەو بودجەیە وەڵام دەرەوەی نییە و تووشی کورتێنانی بودجە دێت. مەترسی کورتێنانی بودجە لە ئێران لە کاتێکدایە کە ئەم ساڵیش لە زۆربەی بەشەکان لەگەڵ کورتێنانی بودجە ڕوبەڕوو بووە و پوڵی زۆربەی بەشە دەوڵەتیەکان وەک کارخانە و ئیدارەکان زیاتر لە چەند مانگ نەدراوە و بە گشتی ئێران بە نەبوونی پلانێکی ئابووری و بەرنمەیەک بۆ چاکسازی و هاوکار لەگەڵ ئەوە دابەزینی بەردەوامی نرخی نەوتی ئێرانی خستوەتە نێو قەیرانێکی ئابووری مەترسیدارەوە. جێی ئاماژەیە نرخی نەوت لە حوتەکانی ڕابردوو گەیشتە بۆشکەی $40 و دابەزینی بەرچاوی بەخۆیەوە بینی و زۆرێک لە پێشبینی کارناسانی ئەو بوارە ئەوە ئاشکرا دەکات کە ئەگەری فرۆشی نەوت بە نرخی $30 بۆ هەر بۆشکەیەک بەدوور نازانن. ئەوە لە کاتێکدایە کە ئێران لە مانگەکانی سەرەتای ئەمساڵ نەوتی بە نرخی $150 بۆ هەر بۆشکەیەک بەراوردە دەکرد. خۆشەویستان سەبارەت بە بارودۆخی ئابووری ئێران بە گشتی و پرسی بودجەی ساڵانەی وڵات دەبێت ئاماژە بە چەند خاڵی بەرچاو بکەین. یەکەمەوەی کە کۆماری ئیسلامی لە ماوەی 36 ساڵی ڕابردوو هەرگیز نەیتوانی گرێدراوی ئابووری خۆی بە داهاتی نەوت با ڕێژەیەکی بەرچاو کاریگەرکەم بکاتەوە تا و جێگایەکە بە گەماڕەخستنە سەر سەنعەتی نەوت و دابەزینی نرخی نەوت ئابووری ئەو وڵاتە بە توندی تووشی قەیران و جوم و جۆڵی نەرێنی بووە و دەبێت. ئەگەرچی ئێران هەر لە دوای هاتنە سەرکاری و بە تایبەت داگیرکردنی باڵوێزخانەی ئەمریکا لەگەڵ گەمارە بەڕووبووەوە، بەڵام کاتێک کە کەرتی نەوتی ئەو وڵاتە کەوتە بەر ئابلۆقەی جیهانی لە ماوەکی کەمدا ئابوورەکەی ڕووی لە قەیرانێکی ڕوخێنەرنا کە ئەوەش نیشاندەری ئەو ڕاستیەیە کە کۆماری ئیسلامی لە کەمکردنەوەی بەشی نەوت لە بودجە و لە ئابوورێکی شکستی هێناوە و هەموو ساڵێک بە هیوای ساڵ و ساڵانی داهاتوو سەر لە نوێ پەنای بۆ داهاتی نەوت بردووە کە هەڵبەت ئەم جاران گەمارۆ لەلایەک و دابەزینی نرخی نەوت لەلایەکی دیکەوە ئابووری وڵاتی تووشی کورتێنانی ماڵی بەرچاو کردووە. لە خاڵی دووهەم کۆماری ئیسلامی ئێران بە پێچەوانەی وڵاتانی پێشکەوتو نەیتوانی پشت بە داهاتی ماڵیات ببەستێ. داهاتی ئەو بەشە یان بەگشتی بەشێکی بچووک لە بودجە بۆ خۆی تەرخان کردووە یان بەپێی بوونی گەندەڵی لە ڕادەبەدەری ئیداری لە ئێران ئەو ڕێژەیەش وا لەبەر چاو گیراوە هەرگیز نەگەیشتوۆتە خەزێنەی دەوڵەت، واتە گەندەڵی لە سەرتاپای دام و دەستگا حکوومەتیەکان وای کردووە کە لە ماوەی 36 ساڵی ڕابردوو بەشی تایبەت و بەشی تەعاون تەنانەت ناوەندە دەوڵەتیەکان هەرگیز ملکەتی خواستی دەوڵەت بۆ پێدانی ماڵیاتی خۆیان نەبن و ئەوەش ئێستا دەرەنجامەکانی دیاری دەدات و پێناچێت کۆماری ئیسلامی لە ماوەی پێویست بتوانێت ئەو کێشەیە چارەسەر بکات. و بەڵام لە خاڵی کۆتاییدا دەبێ بڵین سیاسەتەکانی کۆماری ئیسلامی ئێران لە دوو ڕەهەندەوە ژیانی خەڵکی بەرەو قەیران و هەژاری زۆرتر هانداوە. لەلایەک لە ئەو سیاسەتی ناوچەیی و دەرەکی کە شەڕ لەگەڵ جیهان و یارمەتی بە گروپە تروریستیەکان وای کردووە کە لە چواردەورەوە بخرێتە بەرگەمارۆ و لەلایەکی دیکەوە بەهۆی ئەوەی کە نەیتوانی یان نەیویست کە داهاتی نەوت لە بەشەکانی دیکەی ئابووری وەکو بەرهەمهێنان و خزمەتگوزاری سەرف بکات تاوەکو لە هەلومەرجێکی لەو شێوەدا خەڵک لەگەڵ ئەو مەینەتیە بەڕوو نەبێتەوە. ئێستاش پەنای بۆ ئیقتسادی مقاومەتی بردووە کە تەنیا یەک مانای هەیە: مەینەتی و ئێش و ئازاری زۆرتر بۆ خەڵکی کەم داهاتی ئێران و ڕەنگە لە ناوچوونی چینی مامناوەند لە وڵاتە. هەواڵێکی دیکە لەسەر ئێران بەهۆی پیسی کەشوهەوا لە حوتەکانی ڕابردوو لە ئەهواز چەندین شار و ناوچەی دیکەی ئێران ژیانی ئاسایی خەڵکی تووشی کێشەی جدی کردو و لەم پەیوەندەدا خەڵکی ئەهواز دەستیان داوەتە کۆبوونەوەی ناڕەزایەتی. بەپێی راپۆرتەکان ژمارەیەکی زۆر لە خەڵکی ئەهواز ڕۆژی شەممە 25 ڕێبەندان لە ناڕەزایەتی بە بارودۆخی ژینگە و زیادبوونی پیسی کەشوهەوا لە بەردەم ئوستانداری خوزستان کۆبوونەوەی ناڕەزایەتیان ئەنجامدا. راپۆرتێک لەم پەیوەندەدا بینن دێمەوەلاتان.
بەهۆی پیسی کەشوهەوا لە حوتەکانی ڕابردوو لە ئەهواز و چەندین شار و ناوچەی دیکەی ئێران ژیانی ئاسایی خەڵکی تووشی کێشەی جددی کردووە و لەم پەیوەندیدا خەڵکی ئەهواز دەستیان داوەتە کۆبوونەوەی ناڕەزایەتی. بەپێی راپۆرتەکان ژمارەیەکی زۆر لە خەڵکی ئەهواز ڕۆژی شەممە 25 ڕێبەندان لە ناڕەزایەتی بە بارودۆخی ژینگە و زیادبوونی پیسی کەشوهەوا لە بەردەم ئوستانداری خوزستان کۆبوونەوەی ناڕەزایەتیان ئەنجامدا. بەپێی راپۆرتی هەواڵنێری ئیسنا ناڕازیان لە بەردەم ئوستانداری خوزستان داوایان لە بەرپرسان کردووە کێشەی پیسی کەشوهەوا کە ژیانی ڕۆژانەی لەگەڵ کێشەی جددی ڕوبەڕوو کردوێتەوە چارەسەر بکات. بەپێی راپۆرتەکان شارۆمەندانی ناڕازی هەروەها بە ئاوڕنەدانەوەی بەرپرسانی پەیوەندیدار بە پیسی کەشوهەوا و نەدۆزینەوەی ڕێگەچارەیەکی گونجاو بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە ناڕەزایەتیان دەربڕیوە. ناڕازیان کە بە پیسی کەشوهەوا لە بەردەم ئوستانداری ئەهواز کۆبوونەوەی ناڕەزایەتیان ئەنجامدا بوو دروشمی ئەوەیان نووسی بووکە خوزستان کۆچی دوایی کردو ئەمان هەوێ هەناسە بکێشین. لە هەمان کاتدا عەبدولحەسەن میقدادی ئوستانداری خوزستان بە شارۆمەندانی ناڕازی وتووە ئەو کۆبوونەوانە کە لە ناڕەزایەتی بە پیسی کەشوهەوا لە ڕۆژەکانی ڕابردوودا و هەروەها کۆبوونەوەکەی ئەمڕۆ لە بەردەم ئوستانداری ئەنجام دراوە نایاسایی و بێمۆڵەتی ڕەسمی بووە. ئوستانداری خوزستان کە بۆ وەڵامدانەوە بە خەڵک ئامادەی کۆبوونەوەکە بووە هەروەها ئاماژەی بە دروشمەکانی خەڵک کردووە کە بە جێگە نین و نابێت بەو توندیات دروشم بدرێت. هەروەها لەگەڵ بەردەوامی پیسی کەشوهەوا و کەم تەرخەمی بەرپرسان لە ئاستە و قەیرانە بووەتە هۆکاری زیادبوونی ڕۆژ لەگە ڕۆژی پیسی هەوا لە ئوستانەکانی خوزستان، ئیلام و ئازەربایجان و بەپێی نوێترین زانیاریەکان پاش خوزستان و ئازەربایجان شەپۆلی تۆزوخۆڵ گەیشتە ئوستانی کرماشان و بوشهریش بە هەمان شێوە تێکەڵی ئەو قەیرانە بوون. هەروەها پێشووتری شارۆمەندانی ئەهوازی و ئابادانی لە ڕۆژانی پێنجشەممە کۆبوونەوەی ناڕەزایەتیان ڕوو بە بەرپرسانی پەیوەندیداری دەوڵەتی سەبارەت بە پیسی کەشوهەوا لە خوزستان بەڕێوە بردبوو. لە درێژەی بەرنامەی لاپەڕی حەوت قسەمان ئەوەیە لە کاتێکدا پارێزگای خوزستان زیاتر لە 50% داهاتی ئێرانیان بۆ حکوومەتی ناوەندی هەیە و تەنانەت هەندێک ساڵ بە فرۆشتنی نەوت و گازی ئەو پارێزگایە 90% بودجەی وڵات دابین دەکرێت، بەڵام زۆر کاسەردبارە کە کۆماری ئیسلامی تەنانەت لە ماوەی 36 ساڵ دەسەڵاتدارەتی خۆی هەرگیز بە شێوەی شیاوی خەڵکی لەو ناوچە خزمەتگوزاریان پێشکەش نەکردو و تاکو ئێستاش ئەو پارێزگایە کە زۆرینەی هاوڵاتیانی عەرەبن لە بێبەشترین و هەژارترین و دواکەوتوترین ناوچەکانی ئێران دێتە ئەژمار. ئەگەرچی پرسی پیسی هەوا لە ئێران گشتگیرە و ئەو وڵاتە لە ڕێزی پیسرین وڵاتانی جیهانە، بەڵام لە پارێزگایەکی گرنگ وەکو خوزستان کە لە شوێنێکی جۆغرافیایی تایبەتیشە و بەردەوام لە بەردەم هەڕەشەی تەبوتۆزە جێگای سەسوورمانە کە چۆنە لە ماوەی 3 دەیە حکوومەتی ناوەندی هەرگیز بە شێوەیەکی دروست و بەرپرسانە هەنگاوێکی بۆ چارەسەری ئەو کێشەیە نەناوە و تا هاتووە خوزستان لەو ڕەهەندەوە خراپتر و خراپتر بووە. بێگومان ڕوونە لە دوو ڕەهەندەوە کۆماری ئیسلامی لەو پرسەدا کەم تەرخەمی دەکات و کردوویە. یەکەم، بەهۆی سیاسەتی هەڵاوارنی خۆی بەرامبەر بە نەتەوە بندەستەکان و ئەو شاڕۆمەندانەی وا لا نەتەوەی سەردەزنین. دووهەم، بەهۆی نەشیاوی و ناکارامەیی بەرپرسانی ئەو حکوومەتەیە کە وەها بارودۆخێک لەو ناوچانە خوڵقاوە. لە ڕاستیدا ئاستی مەترسی لە خۆزستان گەیشتە سنووری مەرگ و دیارە کە تەنانەت ئەوەش نەیتوانی بەرپرسانی حکوومەتی بگەێنێتەوە قەناعەتە کە دەبێت ڕێگا چارەیەکی کاریگەر بۆ ئەو کێشەیە بگرنە بەر. ئەگەرچی ڕوونە ژیانی شارۆمەندان بە تایبەت نەتەوە بندەستەکان لە قاموسی ڕێبەرانی کۆماری ئیسلامی مانایەکی نییە و نابێت. بەردەوامین لە بەرنامەکەمان و هەل لەسەر ئێران بە پێی لێکۆڵینەوەکان ئێران زیاتر لە 42% ڕێژەی تریاک لە جیهان بەکاردەهێنن، واتە 13% حەشیمەتی بەکارهێنەران تریاک لە جیهان پێک دەهێنن. بۆ پێیە ڕۆژانە 7 کەس بەهۆی ڕێژەی موحتادان لە ئێران و 8 کەس بەهۆی بەکارهێنانی مادە هۆشبەرەکان گیانی خۆیان لەدەست دەدەن. لێکۆڵینەوەکانی وەزارەتی تەعاون کار و ئاسایشی کۆمەڵایەتی ئێران نیشانی دەدات کە لە ماوەی 5 ساڵی ڕابردوو ڕۆژانە 7 کەس بە ڕێژەی موحتادان زیاد دەبێت و بە پێی ڕاپۆرتە ڕۆژانە زیاتر لە 8 کەس لە ئێران بەهۆی بەکارهێنانی مادە هۆشبەرەکان لە ئێران گیانیان لەدەست دەدەن. ڕاپۆرتێک لەم بارەیەوە. بە پێی لێکۆڵینەوەکان ئێران زیاتر لە 42% ڕێژەی تریاک لە جیهان بەکاردێنن،
واتە 13% حشیمەتی بەکارهێنەرانی تریاک لە جیهان پێک دەهێنن. بەو پێیە ڕۆژانە 70 کەس بە ڕێژەی معتادان لە ئێران و 8 کەس بەهۆی بەکارهێنانی مادە هۆشبەرەکان گیانی خۆی لەدەست دەدات. لێکۆڵینەوەکانی وەزارەتی تەعاون کار و ئاسایشی کۆمەڵایەتی ئێران نیشانی دەدات کە لە ماوەی 5 ساڵی ڕابردوو ڕۆژانە 70 کەس بە ڕێژەی معتادان زیاد دەبێت. بەپێی ئەو راپۆرتە ڕۆژانە زیاتر لە 8 کەس لە ئێران بەهۆی بەکارهێنانی مادە هۆشبەرەکان لە ئێران گیانی لەدەست دەدات. هەروەها ڕێژەی مردنی ژنان بەهۆی بەکارهێنانی مادە هۆشبەرەکان بە لێکدانەوە لەگەڵ ساڵی پێشوو 15% زیادی کردووە. ڕۆژبە کێردوونی بەرپرسی گشتی دەفتەری زامە کۆمەڵایەتیەکانی وەزارەتی تەعاون کار و ئاسایشی کۆمەڵایەتی بە هەواڵنێری مێهری ڕاگەیاندووە کە ڕێژەی بەکارهێنانی مادە هۆشبەرەکان بەردەوام ڕوو لە پەرەسەندنن. کێردوونی هەروەها ئاماژەی بە ئامارە جیهانیەکان سەبارەت بە بەکارهێنانی تریا کرد و ڕایگەیاند کە ڕێژەی بەکارهێنانی ئێران 450 تۆن واتە 42% ڕێژەی بەکارهاتوو لە جیهان و 13% بەکارهێنەرانی جیهان تریاک لە ئێران ژیان بەسەر دەبن. هەروەها بەپێی هەواڵی هەواڵنێری مێهر بەپێی ئامارە ڕەسمیەکان ئیحتیات هۆکاری 50% تەلاقەکان و 20% قەتڵەکانە. ئەوەی جێی سەرنجە ئەوەیەکە تەمەنی بەکارهێنەرانی مادە هۆشبەرەکان لە ئێران لە ماوەی ساڵانی ڕابردوودا بە شێوەیەکی مەترسیدار دابەزیوە و بە شێوەی مامناوەندی تەمەنی 14 ساڵ تەمەنی توشبوونە بە مادە هۆشبەرەکان و هەروەها ڕێژەی ژنانی توشبوو بە مادە هۆشبەرەکان بە ئاستێکی بەرچاو زیادی کردووە. هاوکار لەگەڵ پەرەسەندن و زیادبوونی ڕۆژانەی ڕێژەی بەکارهێنەرانی مادە هۆشبەرەکان و نەبوونی ڕێگە چارە و هەنگاوێک بۆ کەمکردنەوە و سڕینەوەی ئەو حاڵەتە کۆمەلگای ئێرانی وەک کۆمەلگایەکی نەخۆش و پڕکێشە دەرخستووە کە ڕۆژانە زامەکانی کۆمەلگا قوڵتر و مەترسیدارتر دەبنەوە. جێی ئاماژەیە ساڵانە ڕێژەیەکی زۆر لە لاوانی کۆمەلگا بە تۆمەتی قاچاقی مادە هۆشبەرەکان لە ئێران لە سێدارە دەدرێن و ئەوەش لە کاتێکدایە کەوەی ئەعدامانە نەیانتوانیوە ڕێژەی بەکارهێنانی مادە هۆشبەرەکان بۆ ڕێژەیەکی 1% داببەزێنن. هاوکار لەگەڵ ئەوە شایەت حاڵان باس لەوە دەکەن و دەڵێن نێو زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران پڕ بووە لە باندەکانی قاچاقی مادە هۆشبەرەکان و بانقەست نێو زیندانەکان لە مادە هۆشبەرەکان پڕ کراوە و هەروەها ئاسانکاری بۆ دەستپێگەیشتنی زیندانیان بە مادە هۆشبەرەکان کراوە. هەروەها هەواڵە نێوخۆیەکان باس لەوە دەکەن کە زۆربەی باندە گەورەکانی قاچاقیەکان بە ئاشکرا و بە هاوکاری خودی ڕژیمی کۆماری ئیسلامی کار دەکەن و زۆربەی ئەو کەسانە لە شوێنە دەوڵەتیەکان و ئیدارەکان سەرقاڵی کڕین و لە ئەگەری ناڕەزایەتی خەڵک تەنیا بۆ ماوەیەکی کورت دەستگیر و دواتر ئازاد دەکرێنەوە. ئێران لە بواری ئابووری کار و تەندروستی کۆمەلگاوە لە قەیرانێکی قوڵ و مەترسیداردایە. بەڵە بەڕێزان بەپێی ئامارەکانی خودی حکوومەتی کۆماری ئیسلامی لە کاتی ئێستادا زیاتر لە 2.5 ملیۆن کەس لە وڵاتە خەریکی بەکارهێنانی مادە هۆشبەرەکان و بە شێوەی ناڕاستەوخۆ زیاتر لە 13 ملیۆن کەس گیرۆدەی ئەو خەسارە ماڵوێرانکەرن کە هەڵبەت هەندێک ناوەندی سربەخۆ لەو باوەڕەدان ئەو ئامارە دوورن لە ڕاستی و کارەساتەکە لەوە گەورەترە کە دەیڵێن. تا هاتووە ڕێژەی محتادەکان زیادی کردو و بەداخەوە لە ماوەی 1 دەی ڕابردوو مخەدەراتی سەنعەتی لەناو کۆمەلگا پەرەی سندووە کە کاریگەریە نەریرەکانیان دەیان جار خراپترین لە تریاک و هێرۆئینن. سەیلەوەدایە کە لە کاتی ئێستادا ئێران بۆ بەناوەندی بەرەمهێنانی ئەو مادە هۆشبەرانە کە نەک بۆ بەکارهێنانی ناوخۆیی بەڵکو بۆ هەناردەکردنیان بۆ وڵاتانی دیکەش بەرهەم دەهێن و ڕەوانەی بازاڕەکانی دەکەن. کۆماری ئیسلامی بە سیاسەتی هەڵە و تەنانەت دژە ئینسانی خۆی لە بەڕۆڕووبوونەوە لەگەڵ ئەو خەسارە کۆمەڵایەتیە نەتەنیا نەبووە هۆی کەمکردنەوەی ڕێژەی بەکارهێنەرانی ئەو جۆرە مادەگەلە کەچی ئامارەکان نیشانی دەدەن و دەیسەلمێنن سزای ئیعدام بێکاریگەرترین سیاسەتە لەو کێشەیەدا. بەڵام زۆری لە کارناسان لە باوەڕداین کە سزای ئیعدام بۆ بازرگانی مخادرات ئامانجێکی دیکەی لە پشتە و دەوڵەت دەیەوێت لەو ڕێگایەوە لەلایەک خەڵک چاوترسێ بکات و لەلایەکی دیکەوە بە ناوی مادە هۆشبەرەکان زۆرێک لە چالاکانی سیاسی لەناو ببات. ئەوەش لە کاتێکدایە کە ڕەوتی ڕووداوەکان دەیسەلمێنن لە جوغرافیای نەتەوە بندەستەکان خودی حکوومەتی ئیسلامی بە ئەنقەس پەرە بەو خەسارە دەدات و دەبێتە هۆکارێک بۆ زیادکردنی ڕێژەی معتادەکان کە کوردستان نمونەی هەرە باشی ئەو سیاسەتە دژە ئینسانیەیە.
هەواڵێکی دیکە و نوێنەرێکی مەجلیسی ڕژیمی ئیسلامی وتوێتی کە راپۆرتەکان بازلەوە دەکەن ژمارەیەک لە دەسوپەیوەندەکانی ڕژیم لە هەوڵی ڕێکخراودان بۆ کڕینی دەنگی خەڵک لە ژێر ناوی دامەزراوە خەیریەکان. ئەو نوێنەرە ئاماژەی بە کەسانێک کردووە کە لە دەوڵەتی پێشوو سرمایەکی زەبەڵەحیان بەدەست هێناوە. هەواڵنەرێکی ناخۆیی لە زاری نوێنەرێکی مەجلیسی شورای ئیسلامی کە ناوی بڵاو نەبووەتەوە نووسیبێتی کە ژمارەیەک لە گەندەڵەکانی ئابووری کە لە دەوڵەتی ئەحمەدی نژاد سرمایەکی گەورەیان بەدەست هێنابوو بەنیازن لە بەو پوڵە لە هەڵبژاردنەکانی ساڵی داهاتووی مەجلیس دەستێوەردان بکەن و دەنگی خەڵک بکڕن. راپۆرتێک لەم پەیوەندەدا ببینن. نوێنەرێکی مەجلیسی ڕژیمی ئیسلامی وتوێتی کە راپۆرتەکان باز لەوە دەکەن ژمارەیەک لە دەستوپەیوەندیەکانی ڕژیم لە هەوڵی ڕێکخراودان بۆ کڕینی دەنگی خەڵک لە ژێر ناوی دامەزراوە خەیریەکان. ئەو نوێنەرە ئاماژەی بە کەسانێک کردووە کە لە دەوڵەتی پێشوو سەرمایەکی زەبەلاحیان بەدەستێناوە. هەواڵنێریەکی ناوخۆیی لە زاری نوێنەرێکی مەجلیسی شورای ئیسلامی کە ناوی بڵاو نەبووەتەوە نووسیوێتی کە ژمارەیەک لە گەندەڵەکانی ئابووری کە لە دەوڵەتی ئەحمەدی نژاد سەرمایەکی گەورەیان بەدەستێنا بوو بەنیازن بەو پوڵە لە هەڵبژاردنەکانی ساڵی داهاتووی مەجلس دەستێوەردان بکەن و دەنگی خەڵک بکڕن. ئەو نوێنەرە لەو راپۆرتانە بەدەستی گەیشتووە وتوێتی کە بەپێی ئەو راپۆرتانە ئەو کەسانە بەنیازن بە شێوەیەکی ڕێکخراو لە هەڵبژاردنەکانی داهاتووی مەجلس دەستێوەردان بکەن و لە ژێر ناوی دامەزراوەکانی خەیریە دەنگی خەڵک بکڕن. گەندەڵی لە حکوومەتی ڕژیمی ئیسلامی بە شێوەیەکی بەربڵاو هەموو باڵەکانی تەنیوەتەوە و بە وتەی نوێنەرێکی مەجلس ژمارەی ئەو کەسانە کە لە کۆتاییەکانی دەوڵەتی پێشوو سەرمایەکی ملیاردیان دەستکەوتووە زۆر زۆرن. ئەو نوێنەرە ئاماژەی بەدەسەڵاتی ئەو کەسانە کردووە وتوێتی ئەو کەسانە لە ئێستادا بورسیان لەژێر دەستدایە و لە هەر شوێنێ بیان هەوێت دەتوانن کاروباری خۆیان جێبەجێ بکەن. ئەو نوێنەرە کە ناوی بڵاو نەبووەتەوە ئاماژەی بە دۆسیەی محەممەد ڕەزا ڕەحیمی جێگری یەکەمی مەحموود ئەحمەدی نژاد کردووە وتوێتی کە ئەو گەندەڵیانە کە لەو دۆسیەدان ئەوە نیشان دەدەن کە گەندەڵی سەرسوڕهێنەر ئەنجام دراوە. دۆسیە گەندەڵیەکان لە ئێران یەک و دوان نین، لە دۆسیەی گەندەڵی 3000 ملیار تمەنی تا دۆسیەی بابەک زەنجانی کە خۆی بە بەسیجی ئابووری دەزانێت. زەنجانی لە ساڵەکانی ڕابردوو ڕۆڵێکی گرنگی لە گواستنەوەی نایاسایی دولارە نەوتیەکانی ئێران و فرۆشتنی بەرهەمە نەوتیەکان لە ڕێگای دەورلێدانی سزا سەپێنراوەکان دژی کۆماری ئیسلامی ئێران بووە و بەم هۆیەوە لە خشتەی کەسانی سزادراوی ڕۆژاوادایە. گەندەڵە ملیاردیە دولاریەکان لە ئێران کاتێک ئاشکرا دەبێت کە دەوڵەتێکی نوێ بێتە سەرکار، دەوڵەت لە دوای دەوڵەت گەندەڵیەکانی دەوڵەتی پێشوو ئاشکرا دەکات. لە هەڵبژاردنەکانی مەجلیسی شورای ئیسلامی لە ساڵی داهاتوو لە کاتێکدایەکە لایەنەکانی نێو حکوومەت بە هەموو شێوەیەک دەستیان داوەتە ڕێکخراوکردنی کەسەکانی خۆیان بۆ کۆکردنەوەی دەنگی خەڵک. ئەمەش لە کاتێکدایە هەڵبژاردننی نوێنەرانی مەجلس بە هیچ شێوەیەک ڕاستەوخۆ لەلایەن خەڵکەوە هەڵنابژێردرێن و تەنها دەنگدانی خەڵک لە ئێران جگە لە نمایشێک شتێکی دیکان نییە. هەڵبەت ڕوونە کە لە کۆماری ئیسلامیدا هەڵبژاردننی ئازاد مانە نییە، تاوەکو بە شێوەی ڕاستەقینە با پرۆپاگەندە یان تەنانەت لە ڕێگای پوڵەوە کاریگەری بکەنە سەر دەنگی خەڵک و ڕایگشتی. بەڵام بەوەشەوە ئاشکرایە کە لە ناو دەسەڵاتدا چەندین ناوەند و گروپی جیاواز دروست بووە کە بەرژەوەندەکانیان لە بواری ئابووری و دەسەڵاتەوە لەگەڵ یەکنایەتەوە و بەردەوام لە شەڕن بۆ داهات و دەسەڵاتی زیاتر. لە ڕووی دەرەوەی پرسەکان دیارەیە کە حکوومەتی ئیسلامی نەهێشتووە لایەنێکی دیکەی جیا لە خۆیان بەشداری لە هەڵبژاردنەکان و لە دەسەڵات بکات و حکوومەت بە هەموو شێوە و ڕێگا چارێک پێشی بۆ پرسە گرتووە. بەڵام لە ڕووی ناوخۆیی دەسەڵاتەوە تا هاتووە کێشە و ڕکابەری لە ناو باڵەکانی حکوومەت زیادی کردو. لە کاتی ئێستادا زۆر بە ئاسانی دەتوانین ئەو درزە لە ناو دەسەڵات ببینین، تەنانەت تا ئەو جێگای کە خودی لایەنگرانی خامنەیش بۆ خۆیان یەک باڵ و یەک لایەنی پتە و یەک ڕیزنین و ئەوانیش بۆ خۆیان تووشی جیاوازین و چەندین لایەن و گروپ لە خۆ دەگرنەوە. لەم نێوانەدا بەتایبەت دوای مردنی خومینی سیاسەتەکانی خامنەی وای کرد کە لە ماوەی 25 ساڵدا چەندین ناوەند و گروپی مافیایی پێک بێنن کە لە سەرەتادا بڕیار وابوو تەنیا بۆ بەرژەوەندی و لە پێنا و دەسەڵاتی ڕێبەر چالاکی بکەن. بەڵام لە کاتی ئێستادا هەمان لایەنگەل بۆ خۆیان بەرژەوەندی جیاوازیان پێناسە کردو، ڕۆژ لە دوای ڕۆژیش لە یەکتر دوورتر دەبنەوە و بۆ پاوانکردنی داهات و دەسەڵات لە ڕکابەریەکی جاروبار خوێناویدان.
بۆیە لە هەنگاوی یەکەم شۆرای نیگابان پاڵەڕاوان دەستچن دەکات و لە هەنگاوی دووهەمدا ئەو گروپانە لە ڕێگای پارەی زۆرەوە کە بە شێوەیەکی نایاسایی لە بەردەستیاندایە هەوڵ دەدەن بەشێک لە کۆمەلگا فریو بدەن بۆ ئەوەی کە نوێنەرانی خۆیان بنێرنە پارلەمان و لە بەرامبەریشدا دەیان گرێبەستی گەورە بۆ گروپەکەی خۆیان مسۆگەر بکەن. بە هەر شێوە ڕوونە ئەو ڕەوتە تا دێت خودی خامنەی و دەسەڵاتەکەی دەخاتە مەترسی و لە کاتی ئێستادا ناوبراویش لەو ڕاستیە ئاگادارە. وەکو دوایین بڕگەی بەرنامەکەمان و مەجلیسی سەنەی ئەمریکا شیاوی ئەشتۆن کارتێر بژاردەی پێشنیارکراوی سەرۆکۆماری ئەو وڵاتەی بۆ پۆستی وەزیری بەرگری پەسەند کرد. پێشتر ئەشتۆن کارتێر ڕایگەیان بوو کۆماری ئیسلامی ئێران و چەکدارانی تێرۆریستی داعش گەورەترین هەڕەشان بۆ سەر بەرژەوەندەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. نوێنەرانی مەجلیسی ئەمریکا ڕۆژی پێنجشەممە 23 ڕەبەندان سەلاحیەتی ئەشتۆن کارتێر بژاردەی پێشنیاری باراک ئۆباما بۆ پۆستی وەزیری بەرگری ئەو وڵاتیان پەسەند کرد. کارتێر تەمەنی 6 ساڵە لە ساڵی 2011 تا 2013 وەکو دووهەمین کەسی پێنتاگۆن خزمەتی کردووە. ڕاپۆرتیاوەکانم ببینن. مەجلیسی سێنای ئەمریکا شیاوی ئەشتۆن کارتێر بژاردەی پێشنیارکراوی سەرۆکۆماری ئەو وڵاتەی بوو پۆستی وەزیری بەرگری پەسەند کرد. پێشتر ئەشتۆن کارتێر ڕایگەیاند بوو کۆماری ئیسلامی ئێران و چەکدارانی تێرۆریستی داعش گەورەترین هەڕەشن بۆ سەر بەرژەوەندیەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. نوێنەرانی مەجلیسی ئەمریکا ڕۆژی پێنجشەممە 23 ڕێبەندان سەلاحیەتی ئەشتۆن کارتێر بژاردەی پێشنیاری باراک ئۆباما بۆ پۆستی وەزیری بەرگری ئەو وڵاتەیان پەسەند کرد. کارتێر تەمەنی 6 ساڵە لە ساڵی 2011 تا 2013 وەکو دووەمین کەسی پێنتاگۆن خزمەتی کردووە. پێش لە دەنگی ئەرێنی مەجلیسی سنا بە ئەشتۆن کارتێر کۆمیتەی کاروباری چەکداری سنای ئەمریکاش بە 25 دەنگی بەڵێ و بێ دەنگی نا بە بژاردەی پێشنیاری باراک ئۆباما بۆ پۆستی وەزارەتی بەرگری دەنگیاندا بوو. کارتێر لە دانیشتێکی ڕۆژی چوارشەممە 15 ڕێبەندان وتارێکی تۆندی دژی ئێران پێشکەش کرد و کۆماری ئیسلامی ئێرانی لەگەڵ گروپی تێرۆریستی داعش لە هەڕەشە گەورەکان بۆ سەر بەرژەوەندیەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناو لێبردبوو. کارتێر لەو دانیشتنەدا ڕایگەیاند بوو ئامادەیە پێداچوونەوە لە سیاسەتەکانی ئێستای ئەمریکا دژی داعش و هەروەها سیاسەتی ئەمریکا لە ئەفغانستان بکات. هەروەها ئەشتۆن کارتێر لە بەشێکی دیکەی قسەکانی ئەوەی ڕاگەیان کە هاوپەیمانی نێونەتەوەی بەڕێبەری ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبێت شکستی تەواو بە گروپی تێرۆریستی داعش بهێنێت لە عێراق و سووریە و کاتێک چەکدارانی داعش شکستیان هێنا چی دیکە توانای ئەوەیان نەبێ کردەوەی تێرۆریستی ئەنجام بدەن. ئەشتۆن کارتێر پایاننامەی زانستگایی خۆی سەبارەت بە مێژووی سەدەی ناوەڕاست نووسیویەتی. کارتێر خوێندنی تا ئاستی دکتۆرا لە ڕشتەی فیزیک نەزەری لە زانستگای ئاکسفۆرد درێژەی هەیە و هەروەها لە فیزیکی ئەتۆمی شارەزایی هەیە. وەزیری بەرگری نوێ ئەمریکا تا ئێستا 11 کتێب و زیاتر لە 100 وتاری زانستی چاپ و بڵاو کردوێتەوە. کارتێر لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا لە چەندین پۆستی دەوڵەتی و هەروەها لە زمینەی زانستی و زانستگایی چالاکی بووە. لە ئەشتۆن کارتێر وەکو کەسێکی ڕووناکبیری تەکنۆکرات ناوی لێدەبن. وەزیری نوێی بەرگری ئەمریکا بە ئەوە ناسراوە کە بە تۆندی دژی سیاسەتەکانی کۆماری ئیسلامی ئێرانە. کارتێر کۆماری ئیسلامی ئێران و گروپی تێرۆریستی داعشی بە گەورەترین کێشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەزانێت و لە پاڵ کەرەستەی دیپلۆماسی و ئابووری کەڵگوەرگرتن لە بژاردەی نظامی دژی ئێرانیش بە بەشێک لە سیاسەتی استراتیژی هەمەلایەنەی ئەمریکا دەزانێت. هەروەها وەزیری بەرگری نوێی ئەمریکا ڕایگەیاند بوو کە دەبێت پێش بە دەستێوەردانەکانی ئێران لە ناوچەکە بگیردرێت. ئەشتۆن کارتێر چوارەمین وەزیری بەرگری کابینەی ئۆباما لە 6 ساڵی ڕابردوویە. پێش کار لە کارتێر ڕابێت گەیتس، لێۆ پانێتا و چاک هێگیال ئەو پۆستەیان بەدەستەوە بوو. ئەگەرچی هەر چەشنە گۆڕانکاری لە ئاست بەرپرسانی ئەمریکا وەکو بەهێزترین زلهێزی جیهان ڕاستەوخۆ کاریگەری دەکاتە سەر پرسە جیهانیەکان و یەک لەوانە سیاسەتی وڵاتە لە بەرامبەر بە ئێران. بەڵام جێگای بەرهێنانەوەیە کە وەزیری بەرگری ئەمریکا یەکێک لە بەهێزترین سیاسەتوانانی جیهانە و کاریگەری بەرچاوی هەیە لە پرسەکاندا. تا ئەو جێگایەکە سەرۆکۆماری ئەمریکا کە فەرماندەی گشتی هەزەکانی وڵاتەکەیە بە ئیزنی وەزیری بەرگری ناتوانێت فەرمانی بەکارهێنانی چەکی ئەتۆمی دەربکات و ئەوەش نیشاندەری ڕۆڵی ئەو بەرپرسیارەتەیە لە سیاسەتەکانی دەوڵەتی ئەمریکا.
کارتر کەسێکە کە سەبارەت بە پرسی ئاتۆمی ئێران لەو باوەڕەدایە کە دەبێت لە هەردوو بژاردەی دیپلۆماسی و سەربازی بە شێوەی هاوتەریب کەڵک وەرگرن و زۆر بە ئاشکرا داعش و کۆماری ئیسلامی بە دوژمنی یەکەمی ئامریکا وەسف دەکات کە لەو بوارەدا لە چاوکەسانی پێش خۆی توندڕەوترە. دیارە ڕەوتی ڕووداوەکانی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەلایەک و قەیرانی ئۆکراینیش بێکاریگەر نەبووە لەو ئاڵوگۆڕە. زۆرێک لە سیاسەتوانان لەو باوەڕدان ئەمریکا لە ئۆکراینی توانیوە بە شێوەی پێویست لەگەڵ رووسیا و سەرۆڕێیەکانی هەڵسوکەوت بکات و لەلایەکی دیکەوە ئەگەر هۆشیار نەبێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تووشی خەسار و زیانی مێژووی دەبێت. کارتر باوەڕی بەوە هەیە کە ئەمریکا دەبێت دژی حکوومەتی سووریا چالاکتر کار بکات و لەگەڵ ئێرانیش بە شێوەیەکی تونتر هەڵسوکەوت بکات. بە هەر شێوە کەمتر لە 2 ساڵ لە ماوەی سەرۆکایەتی ئۆباما کات هەیە و جیهان و بەتایبەت ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەگەڵ قەیرانی چارەنووسساز دەستە و یەخەیە. پرسیار ئەوەیە کە کارتێر ئایا دەتوانێت لە دەسەڵاتی خۆی بۆ یەکلایکردنەوەی کێشەکان لەو ماوەیەدا کەڵک وەربگرێت یان ئۆباما و تیمەکەی وەکو چەند ساڵی ڕابردوو بە نەرمی پێشوازی لە قەیرانەکان دەکەن. خۆشەویستان بەم شێوەیە بەڕای هاوکارانم بەرنامەکەتان پێشکەشکرا تا بەرنامەیەکی دیکە هەر بژین بە شادی و سەربەرزی.